چەند ڕۆژێکە مێروویەک لە فەڕەنسا بڵاو بۆتەوە و خەوی لە فەڕەنسیەکان حرام کردووە و دەچێتە نێو جێگەی نووستنیانەوە. مێرووەکە لە شێوەی ئەسپێدایە و بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە و مەترسیە بۆ سەر تەندروستی مرۆڤ. بۆیە ئەمڕۆ حکوومەتی فەڕەنسا کۆبوونەوەیکی بەپەلە ئەنجام دەدات بۆ ڕوبەڕووبوونەوە و لە ناوبردنی مێرووەکە. ئەو جۆرە مێرووە کە بە مێرووی ناوجێگا ناو دەبرێت لە شێوەی ئەسپێدایە، لە نێو جێگەی نووستن دۆشەک و جانتا دەمێنێتەوە و مەترسیدارە بەوەی کە خوێنی مرۆڤ دەمژێت، بە تایبەتی لە شەواندا دێتە دەرەوە. جەستەی مرۆڤ سوور دەکاتەوە و کەسەکە تووشی حەساسیەت و خوری بێزارکەر دەکات. ئەمەش سەردەکێشێت بۆ کێشەی دەرونی و ناڕێکی خەو و بێزاری و هەندێک جاریش خەمۆکی. ئەو مێرووە بێزارکەرە لە ساڵی 1950کانەوە دیار نەماوە، بەڵام یەک دوو دەیە لە هەندێک ناوچەی قەرەباڵغی جیهاندا دەرکەوتووەتەوە. ماوەیەکیشە هاوڵاتیانی فەڕەنسا ئەو مێروویان لە ماڵەکانیان و لە نێو شەمەندەفەر و سینەمادا بەدی کردووە. بەهۆیەوەی فەڕەنسا لە ساڵی داهاتوودا بەنیازە وەرزشوانانی یاری تۆپی پێی ڕەگبی بۆ پاڵەوانێتی ئۆلۆمپیادی ساڵی 2024 بانگێش بکات، نیگەرانیەکان لە بڵاوبوونەوەی ئەو مێرووە بە جیهاندا زیاتر بوون. بەهۆی بوونی مێرووەکە دوو قوتابخانە تاوەکو ئێستا لە وڵاتەکەدا بۆ ماوەی چەند ڕۆژێک داخران تا بە تەواوەتی پاکرانەوە. کۆبوونەوەکەی ئەمڕۆی حکوومەتی فەڕەنسا لەگەڵ ڕێکخراوەکانی گواستنەوەی گشتیە و تایبەتە بە توندکردنی ڕێکارەکان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی زیاتری مێرووەکە. بەهۆی ترسیان لە مێرووەکە بەشێک لە هاوڵاتیانی ئەو وڵاتە زیاتر لە 30,000 دۆلاریان خەرج کردووە بۆ ئەوی ماڵەکانیان لەو مێرووە بپارێزن. بەڵام وەزیری تەندروستی وڵاتەکە ئاوریل ڕوسۆ ڕایگەیاند بابەتەکە ترسی ناوێت و نیگەرانە لەوەی بەشێک لە کۆمپانیەکان دۆخەکەیان ئیستیغلال کردووە و فێڵ لە خەڵک دەکەن بۆ ئەوی ماڵەکانیان بۆ پاک بکەنەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە سەدادەی هەموو ماڵێکی فەڕەنسا ئەو مێروویان بەدی کردووە و پارەیەکی زۆریان خرج کردووە بۆ ئەوەی لەو مێرووە بێزارکەرە ڕزگاریان بێت.